پێشەنگ TV پێکەوە بۆ گۆڕانکاری، پێکەوە بۆ ئازادی و یەکسانی. کەسێ بەتەمایە چاکسازی لەم دەسەڵاتەیە بکەم، بەس خەوە بینێ. نەریتێکی شۆڕژێرانە، نەریتێک کە لە خوارەوە خەریکە بنیاتی کۆمەلگایە. یەک هەر دەسەڵات ناتوانێت جا بە کێشەی ژنان باتەوە بەڕەت حتا بەڕێوەبەراتەکانی خۆشیان کەوتونەتە ژێر پرسیارەوانی. بۆ بیستنی بۆچوون و تێڕوانینی جیاواز و دژەباو، بۆ خستنە ڕۆی دنگی مرۆیی و یەکسانی خوازی، دەسەڵاتە بۆ ئەم سیستەمەکە 83 خوێندکار لێک پۆلدا بخوێنێت. ئەم ناوانە دروستە بۆیان تەنها ناوی حکوومەت دروست نییە بۆیان چەک و پارەیان لەسەنیتەوە معناژی نامێنە ئیتر چارەسەری بنەڕەتی بۆ کێشەی خەڵکی کوردستان و لەعنانی ئەم دەسەڵاتەیە. هێنانە پێشەوەی دنگی ناڕزایەتیە جەماوەریەکان و بڵندگۆیەک بۆ هەڵسوڕاوانی هێناوە بەهۆی خۆپشاندانەکانەوە بۆ بەهۆی خۆڕاگری خەڵک و ئیرادەی خەڵکەوە بۆ کەوە دەسێنراوە. بێکارانە بە ئەودەسێکی کەم ئیشەکەن و ماگانە موچەکانیان پێنادن. وازات و خەڵک تونتر ئەبێ. ئەگەر مەترسیەک هەبێ لەسەر هەرێمدا یەکێتی و پارتی و خود یەکێتی و پارتی مەترسی وڵاتەکانی منتیقەشیان بۆ سەر هەرێم زیاد کردووە. خستنەڕووی واقعیەتی دەسەڵات و ئۆپۆزیسیۆنی ساختە و پەردە هەڵماڵین لەسەر نیازیان، خۆشحاڵی هەبێ بەوەی کە هیچ ریفۆرم و چاکسازیەک و بەخازاتی خەڵک لەلایەن ئەمانەوە بکرێت. مێژوویەک و کارنامەیەکی پوڵیان هەیە لەسەر ملهوڕی، لەسەر چەکڕاکێشان، لەسەر تعداکردن لەسەر خەڵک. ئەمانە دژمنی خەڵکی کوردستان بوونە لە پشتیان لە خەڵکی کوردستان کردووە. دێماسکێکی پەرشە بەسەر چینی کرێکار و بەشە جۆرەکانی چینی کرێکار و هەموو کۆمەلگایە پەرزیان کردووە. بۆ تاو توێکردنی ئەو بابەتانەی کەمتر لە میدیاکانەوە دەبیسترێن، بەشێکی زۆری لە حیزبە چەک و کۆمۆنیستەکانی دنیا و هەروەها بەشێک لە هەڵبژاردنەکانی ئەوروپا ناڕەزایەتیان دەربڕی بوونەکانی تاوانی دروست کردووە و تاوان ئەنجاما دەسەڵاتی چەکداری میلیشیای حزبی میلیشیای لە کوردستان. خەڵک لەلایەک و قەویترە، سازمانی تەیارکردە، ڕادیکاڵترە. بۆ نیشاندانی ڕێگەی ڕزگاری خەڵکی، پێشەنگ TV هەموو ڕۆژانێکی چوارشەممان کاتژمێر 9 شەو بە کاتی کوردستان ڕاستەوخۆ بەخشی بەرنامەکانی دەکات. شەرمەزار نابێ ئەو هەموو جەنراڵە مقەبایە لە ناو شارەکەی خۆیان بینێ بە ئەنواع و ئەشکال چەکی ئەسلحەی قورسەوە طەبیعیە بەلایە. یەکەمین جارە لە کوردستان کرێکاران خۆیان دەستبەرن بۆ مەراسیم و چالاکی یەکیایە. شۆڕش تەنها ڕێگەیە، هەڵسانی خەڵک ڕاپەڕین و خۆشانی جەماوی تەنها ڕێگەیە کە ئەڵتەرنەتیڤێک دابینکە. لە فەیسبوک، یوتیوب، ئینستاگرام، تویتەر و تیکتۆک فۆلۆمان بکەن. بەرنامە و گرتە ڤیدیۆیەکان ببینن. پێشەنگ TV پێکەوە بۆ گۆڕانکاری، پێکەوە بۆ ئازادی و یەکسانی. ئێوارێ چوارشەممەیە و کاتژمێر 9 و کاتی پێشکەشکردنی بەرنامەکانی پێشەنگ TVە. بینەرانی ئازیز، من بنار مستەفام و خۆشحاڵم بەرنامەکانی ڕاستەوخۆی ئەمڕۆ 1 ئۆکتۆبەری 2025 پێشەنگ TVدان پێشکەش دەکەم. بەرنامەکانی ئەمڕۆمان لە سێتەوە پێک هاتووە. سەرەتا سەبارەت بە جێگە و ڕێگەی پارتی و یەکێتی و کۆبوونەوەکەی دوێنەیان قسە و باسێکمان دەبێت. پاشان سەبارەت بە و نمایشەی لە زانکۆی ئەمریکی لە سلەیمانی کرا و نقاب فڕیانی تێدا بوو لەو نمایشەدا و هەرا کە بە دوای خۆیدا هێنا قسە و باسمان دەبێت و هەروەها لەسەر ئەو بەرنامەی ترامپ دایناوە بۆ غەزە قسە و باسێکی تریشمان دەبێت. لە هەموو ئەم بڕگە بەرنامانەدا ئێوە دەتوانن با پرسیار و سەرنج و تێبینیەکانتان بەشداری بکەن و ئەوانی لە کۆمنت ئەیخەنە ڕوو ئاراستەی میوانانی بەرنامەکانی دەکەین. لەگەڵمان بن بۆ بەرنامە سەرنجڕاکێشەکانی ئەمشەو. مەڵە بینەرانی ئازیز، یەکەم تەوەری ئەمڕۆمان تایبەتە بە قسەوباتێک لەسەر بارودۆخی ئێستای یەکێتی و پارتی و ئەو کۆبوونەوەی دوێنێ کردیان و هەروەها قسەیەک لەسەر پێکهێنانی
حکوومەت و کەمپینی هەڵبژاردنەکان کە لە ئێستاوە دەستی پێکردووەیان نە قسە و باسمان دەبێت لەگەڵ سەرنووسەری بڵاوکراوی بۆ پێشەوە و ئەندامی مەکتەبی سیاسی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان عەبدوڵڵا مەحموود. عەبدوڵڵا مەحموود ئێوارەت باش و سپاس کە لەگەڵمانیت. ئێوارەی خۆتان باش و زۆر سپاس بۆ تۆ بۆ بینەران و بیسەرانی تەلەڤیزیۆنی پێشەنگی ئازیز. زۆر سپاس. لەسەر کۆبوونەوەکەی دوێنێ یەکێتی و پارتی ئەگەر بکەین بەڵام بەر لەوە لە دۆخێکدا کە ئێستا پارتی یەکێتی ئەم کۆبوونەوەیان کردووە خراپ نییە هەڵسەنگانێکی خێرای بۆ بکەین کە لە چی دۆخێکدایە پارتی و یەکێتی لە ئێستادا لەم دۆخەی ئێستادا کە چوونە ئەو کۆبوونەوەی قسێکی گشتی بکەین لەسەر دۆخ یەکێتی و پارتی. جارێککە سپاس بۆ ئێوە. دۆخی یەکێتی و پارتی لەوانەیە زۆر پێویستی بەهێنان و بردن نەبێت کە بێ ئەندازە وەزعیان خراپە وەزعیان خراپە دەتوانین جیای بکەینەوە. بۆ نمونە پەیوەندیان لەگەڵ دەوڵەتی عێراقدا لە هەڵبەز و دابەزدایەوە ناڕێکە. خۆتان دەزانن لەوانەیە لە ساڵی تەنها لە ساڵی ڕابردوورا دەیان و سەدان کۆبوونەوەیان لەگەڵ بەغدا کردبێ لەسەر کەیسی مەسەلەی نەوت و داهاتی نانەوت و ئەوانە بە هیچ کامێک لەوانە بە هیچ شوێنێک نەگەیشتون تا دەگات لە ئاخیردا بەیەک ڕێککەوتن گەیشتنەوەیش ڕێککەوتنێکی سێ مانگەی و دوایەوە دیار نییە چی بەسەردێ. مەسیان لەگەڵ عێراق بەو زۆرەیەوە ئەو بەجیالەوەی کە ئەو ڕەوەندەی کە لە عێراقدا لانی لە دوای 16 ئۆکتۆبەرەوە ئەو ڕەوەندەی ئاراستەی کە هاتووە ئێستا خەریکە تۆختر دەبێتەوە تیژ دەبێتەوە و دۆخی سیاسی کوردستان لە چوارچەوەی ئەو ڕەوەندارە دەچێتە پێشەوە. بەڵام دیارە بە کاریگەری ئەو ڕووداوانەش کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستوە لە ناوچەکەدا لەو ماوەیەدا ڕوویان داوە و پەیوەندیان لەگەڵ عێراق دەتوانم بڵم پەیوەندێکی خراپە ناسەقامگیرە و هیچ چوارچێوە و هیچ ئایندەیەکیش بۆەوەی کە پەیوەندیان لەگەڵ عێراقدا باش بێ چی یەکێتی چ پارتی دەتوانم هەردووکیان بڵێم بە تایبەتیش پارتی چکە یەکێتی خۆی زۆرتر بەشێکە لە ئەجندای ئەوانیان نزیکترە لە حکوومەتی عێراقی بەڵام هەردووکیان لە پەیوەند بە عێراقەوە یا سەرجەم بزوتنەوەی ناسیۆنالیزمی کورد لە عێراقدا پەیوەندیان لەگەڵ دەوڵەتی عێراقدا پەیوەندێکی ناسالمە و ئەو ناسالیمیش پەیوەندی بۆ هەیە کە ئەو فیدرالیزمی قەومی کە هەیەی بار ئەندازە خەریک بێ کارایکان بار ئەندازە خەریک بێ بچێتە پێشەوە یا دەستور بەهەن ئەندازێک بچێتە پێشەوە بە زەرەدی یەکێتی و پارتیە بۆ لەو چوارچێوەیەدا لەگەڵ عێراقدا پەیوەندیان زۆر خراپە. ئەمە یەک لەگەڵ وڵاتانی ناوچەکە گەر تەماشای یەکێتی و پارتیکەی لەگەڵەوەدا کە ڕاستە هێشتا هەردوولایەن هەم پارتی و هەم یەکێتی لایەکیان پەیوەندی بە تورکیا لایەکیان پەیوەندی بە ئێرانەوەیە بەڵام ئەو پەیوەندیە یا ئەو جێگە و ڕێگەی کە جاران یەکێتی و پارتی هەیەیان بوو لەگەڵ ئێران و لەگەڵ تورکیا ئێستا بەرەو لاوازی ڕۆشتووە چونکە خودی وەستی خۆیان لە کوردستاندا کە لاواز دەبێت کە لەگەڵ دەوڵەتی عێراقدا پەیوەندیەکانیان لاواز دەبێت و ڕوو لە داکشان دەکەن ڕوتیان ڕوو لە داکشان دەبێت بە هەمان شێوە لەسەر ئاستی وڵاتانی ناوچەکەشدا کێرویان دێتە خوارەوە و بەجیالەوەی کە فاکتی چکەشەیەویشەوەیە کە دەوڵەتەکانی ناوچەکە زۆرتر مامەڵەی ڕسمی لەگەڵ دەوڵەتێکی ڕسمی دەکەن کە دەوڵەتی عێراقە. ئەمە خۆی هینە بە تابەتی کە عێراق بە دەرەجاتێکی زۆر دەتوانین بڵێن گەڕاوەتەوە نێو کۆمەڵگەی نێودەوڵەتی ئارامی تا ڕادەیەکی دیاری کرا و بۆ گەڕاوەتەوە حکوومەت و پەرلەمانی هەیەوە کارکامێک لەو حکوومەت و پەرلەمانانی کە لە ناوچەکەدا هەیەوە تا لەوانەیە باشتر بێ لە هەندی کشە ئەمانەی هەمووی هەیە لە قیاس ناکرد. ئەمە مەبەستمەیە لەگەڵ وڵاتەکانی ناوچەکەش پەیوەندیان بێئەندازە خراپە هەم بەجیا و هەم بەیەکەوە لەگەڵ کۆمەڵگەی نێودەوڵەتی بە هەمان شێوە تەماشای یەکێتی و پارتی کە پەیوەندی یەکێتی و پارتی ئەو جێگە و ڕێگەی کە چەند ساڵێک لەوە پێش یەکێتی و پارتی هەیەیان بوو لەسەر ئاستی کۆمەڵگەی نێودەوڵەتی مەبەستم ئاستی ڕسمیەکەیەتی لەگەڵ وڵاتان بۆ نمونە لەگەڵ ئەمریکا لەگەڵ ڕۆژ ئاوا بە گشتی غەرب لەگەڵ هەمووانە پەیوەندیەکانان وەختێک بەراوردی و پەیوەندیەکەی زۆر هاتوتە خوارەوە ڕۆی جێگە و ڕێگەیەک نییە کە جاران پێشوازیان لە سەرانی ینی کەسانی دەرەجە یەکیان پێشوازیان لە سەرانی یەکێتی و پارتی دەکرد و لە کۆشتی سپیا لە ئەوروپادا فەرشی سووریان بۆیان ڕادەخست ساوە نەماوە ئەمە لەسەر ئاستی کۆمەڵگەی نێودەوڵەتی تەنانەت لەگەڵ ئەوەی هەتا لەسەر ئاسی ناوخۆی کوردستانی شۆ تەماشایکەی دوو لایەن هەیە لایەنێکیان خەڵکی کوردستانە پەیوەندیەوان لەگەڵ خەڵکی کوردستان ئێستا زۆر زیاتر لە ساڵێک لەوە پێشترە لە 2 ساڵ لەوە پێشترە هەتا هاتووە قەڵشکی نێوان دەسەڵاتی یەکێتی و پارتی لەگەڵ خەڵکی کوردستاندا بەرینتر بۆتەوە
لە هەردوو زۆنەکەدا ینی بۆ نمونە ئەگەر لە زۆنی زەردا پەیوەندی نێوان پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ خەڵکی زۆنی زەرد زۆرتر قوڵتر بۆتەوە بە هەمان شێوە لە منتیقەی چێتیشدا پەیوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ خەڵکێکی قوڵتر بۆتەوە ینی بە ئاسانی دەتوانی بیبینی و زۆر فاکتەیە لەو بارەی وە لە تەنانەت بە چ شێوەی قوڵ بۆتەوە لە ڕووی یعنی ئەرێنیەوە بۆتەوە نزیکاتی لە ڕووی نەرێنیەوە ینی بۆ نمونە ئەگەر ئەوەندەی کە خەڵک هیچ زۆرە خۆشباوەڕیەکی نەماوە بەوەی بۆ نمونە یەکێتی بتوانانی ئاڵ گۆڕێ بکە یا پارتی ئاڵ و گۆڕێ بکە کەس ئومێدێکی بەوە نەماوە تەنانەت نە ئومێدیان بە حکوومەتەکەی ماوە نە بە پەرلەمانەکەی ماوە بە کابینەی داهاتوی ماوە نە بە بەڵێنەکانیان ماوە نە بە ڕێکەوتنەکانیان ماوە نە بەوەی کە دەتوانن موچە بدەن ماوە ینی خەڵک لە هەموو ئاسێکدا هیچ ینی هیچ متمانەیەکی بەو هێزە نەماوە ئەو هێزانە بەو ئەندازەیە کە ناتوانن وەڵام بە هیچ خواستێکی خەڵک بدەنەوە بە هەمان ئەندازە خەڵک دوورکەوتۆتەوە لەیە بەسم بەو معنایە لەگە خەڵک ئەمەیانە لەگەڵ هێزەکانی ئۆپۆزیسیۆن لە نێو خۆی کوردستاندا تو تەماشایکە پارتی یەکێتی هەردوو لایەن لەگەڵ هێزەکانی ئۆپۆزیسیۆنەوەی کە لە کوردستاندا هەیە هیچ تەبایەکیان نیە ئەنی ئەگە زاران بێترەوە دادەنیشتن و هەتا لە حکوومەتێک ئەگەر کارتۆنیش بوو بێ هەبوو بن ئێستا ئەمانەش نەماوە هیچ پەیوەندیەکیان نیە و بە پێچەوانەوە هێرشکردن بۆ سەر هێزەکانی ئۆپۆزیسیۆن و سەرانی ئۆپۆزیسیۆن و کەسایەتە سیاسیەکانی ئۆپۆزیسیۆن زۆر زیادی کردو هەر ئێستا بزانم سەرۆکی سێ هێزی ئۆپۆزیسیۆن لە زیندانەکانی یەکێتی هەم لاهوری شێخ زەنجیە هەم ئەو کابرای ئیسلامی و هەمیش ئەو شاسوار عەبدولواحیدی سەرۆکی جوڵانەوەینەوەی نوێ سێ سەرۆکی زی ئۆپۆزیسیۆن لە زینداندان و ڕۆژ بە ڕۆژی گوشارەکان زیاترە کە دیار هەموو بۆ ئەوانە هەدەفەکەی فراوانترە هەدەفەکەی بۆ یەکلاکردنەوەی یا چوارچێوەدانە بە شەڕێکی گەورەتر کە لەگەڵ خەڵکی کوردستان و لەگەڵ ناڕزایەتی خەڵکی کوردستان و لەگەڵ داخوازیەکانی کوردستان هەیەە بەو معنایە بڵێم کە یەکێتی و پارتی خۆشیان بە ئەوەش بڵم لە ئاخیریشدا خودی یەکێتی و پارتیش پەیوەندیان زۆر دەمێکە لە یەکترازاوە و نەکرد پەیوەندیەکانی یەکترازاوە و کۆبوونەوەکانیان تێگەیمێت نیە ئێستاش تۆ گوێ لە قسەیان دەگری لە کەسی یەکەمیان و کادرە بەرپرسەکانیان گوێ لە دەبێت کە دەڵێ خەریکە لێک تێگەیشتن دروست دەبێت لێک تێگەیشتن هێشتا نەپەیوەندیش بەسمێ خودی پەیوەندی یەکێتی و پارتیش بەو جۆرەیە ئەوانیش متمانەیان بە یەکتر نەماوە ئەو بەجیالەوەی کە بۆ نمونە یەکێتیە تا لەو حکوومەتەی بەو قاڵبەشکە هەیەتی یەکێتی خۆی هەمیشە گلەیەوە هەیە کە وەکو هێزێکی بەشداری پێناکرێت لە حکوومەتدا هاوبەشێکی کاران نییە زۆرتر پرسە گورگانەی پێدەکرێت زۆرتر بڕیاراتی سیاسی یا هەموو مەسائلێکی ئەوەی کە هەستیارە لە کۆمەلگەی کوردستاندا لە مەسائلی بڕیاردانەوە هەموو بەرەسی پارتیەوەیە لەوە نیگەرانە پارتیش بە هەمان شێوە لە یەکێتی نیشتیمانی کوردستان نیگەرانە و دەبینێت کە یەکێتی نیشتیمانی کوردستان لە حاڵێکدا کە لە نێوە حکوومەتەدایە و گولەی و ڕەخنە هەیە بەڵام لە پێگەی ئۆپۆزیسیۆنیشدا خۆی نیشان دەدا لە بەرامبەر حکوومەت و لە بەرامبەر خودی پارتیشدا مەسمێ خودی لە بەرامبەرێکی پارتیشدا حکومیە کەواتە دەتوانم بڵێم وەسعیەتێک کە ئێستا یەکێتی و پارتی دەدایە نە لەگەڵ عێراق باشە نە لەگەڵ وڵاتانی ناوچەکە باشە نە لەگەڵ کۆمەلگەی نێودەوڵەتی باشە نە لەگەڵ هێزی ئۆپۆزیسیۆن باشە نە لەگەڵ خەڵکی کوردستان باشە نە لە پەیوەندیان لەگەڵ خۆیان باشە بەڵام ئەمە بۆچی گەیشتۆتە ئەم هەلو مەرجە بۆ چی شتێکێتی و پەیانی گەیاندۆتە جێگە و ڕێگەیە کە هیچی باش نەبێت لە دۆخی ئێستایاندا زۆر فاکتەر هەیە بەڵام بۆ نمونە فاکتەری هەرە سەرەکیان هەیە خودی ئەم دوو هێزە سیاسیە ڕاستە سەربەیەک بزوتنەوەی کۆمەڵایەتی دیاریکراون کە نێوی بزوتنەوەی کوردایەتیە بەڵام نوێنەرایەتی دوو خەتی جیاوازی دیاریکراو دەکەن لە ناو بزوتنەوەی کوردایەتیدا بۆ نمونە یەکێتی نیشتیمانی وەختێک تەماشای دەکەی زۆرتر ڕووی لە عێراق و دەیەوێت بە هەرچی چۆنێک بووە ئەم تێکەڵبوونەوەی کۆمەلگەی کوردستان بە عێراقدا بە خێراییەکی یەکجار زۆر چێتە پێشەوە و ئێران لە پشتی ئەم ئاراستەیە وەلەو لاوە پارتی دیموکراتی کوردستان بە پێچەوانەوە لەگەڵ ئەوەدا چاوی لەوەیە کە پەیوەندیەکانی لەگەڵ بەغدا بێ لە بەرەوەی ئەڵتەرناتیڤێکی کەی نییە بەڵام دەیەوێت هاوکات لەگەڵ ئەوەدا کە لەگەڵ بەغدا هەیەتی بەڵام دەیەوێت چوارچێوێکی پێ بدرێت و هەموو ئەو دەسەڵاتانەی کە لە هەرێم هەیەتی ئەوانەی لەرەسدا بمێنێتەوە یا لانی کەم بەشێک لەو دەسەڵاتانەی کە لە کوردستاندا هەیە بەدەستی بمێنێتەوە بۆ تایبەتی لە مەسلەی ئابووریدا مەسلەی بۆ نمونە مەسلەی نەوتە
مەسلەی غازە مەسلەی هەتا داهاتی نانەوتیە بۆیە پارتی بە زۆرێک لە زۆرەکان ئەگەر یەکێتی بە تەواوەتی خۆی ڕادەست کردو و دەیوێت لەو چوارچێ بچێتە پێشەوە پارتی هێشتا بەرگریەک دەکات بەرگریەکەی ئەوەیە کە دەیەوێت لە هەر جۆرە ئارایشێکی تازەکە لە ئاین دەنارێتە پێشەوە لەگەڵ عراقدا لە جێگە پێگە و ڕێگەیەکی باشتر دابێت و بەجیا لەوەش زۆرتر خۆی بە یاسوزانم زۆرتر بانگشەی ئەوە دەکات کە بانگشەی کوردایەتەکەی تۆخترە تا یەکێتی ئەمانە مەسایلێکن دووەمیشیان خودی ئەو هێزانەی کە لە پشتیانە زۆر کاریگەریان هەیە ئەم خاڵێکیکە کە زۆر مهمەکە ئەوانی گەیاندووە بەوە ئەوەیە کە هێشتا لەنێو ئەو دۆخە ئاڵۆسکاوی کە لە منتیقەکەدا هەیە و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هاتوتە پێشەوە ئەوانی تووشی حاڵەتی چاوەڕوانی کردووە یعنی هێشتا نەیەکێتی دەزانێت 6 مانجیکە بەرنامەی بۆ 6 مانجیکە چیەنە پارتی دەزانێت نەک 6 مانگ بۆ 3 مانجیکەش نازانن بۆ 2 مانجیک بۆ 1 مانجیکەش نازانن بۆیە ناچارن سیاسەتیان هاتۆتە سەرەوەی کە بە نرخی ڕۆژ یعنی معاملە لەگەڵ ڕووداوەکانی ئێستای ڕۆژ دەکەن وەلەو سوارچێوێشدا لە چاوەڕوانیدان و خەریکن دوای ڕووداوەکان دەکەوە بە پێچەوانەی ئەوەی کە بۆ نمونە وەکو دوو هێزی سیاسی نەهاتون کە خۆیان نەخشیان لە خوڵقاندنی ڕووداوی تازە و نەخشیان لە ئاڵوگۆڕی تازە نەخشیان لە ئارایشی تازە هەبێت هیچ کامێک لەوانەیان نییە چاوەڕوانن لەو دۆخەیە بۆ نمونە چاوەڕوانی ئەوەن موقعیەتی ئێران لە ململانەی خۆی لەگەڵ ئەمریکا و غەربدا لاواستر ببێ بۆ معنای کە ئەوە لاواستر بوو حکوومەتی مرکزی لاواستر دەبێت لەو چوارچێوەیەدا پارتی ئەو چاوەڕوانی هەیە کە ئەوە لاواستر بوو ئەو دەتوانێت لە کوردستاندا زۆرتر زێدەڕۆیی بکە کەمتر ملدا بە بڕیارەکانی بەغدا کەمتر جواب بە شتەکانیان بداتەوە ئەمە یەکێکە لە شتەکان بۆ یەکێتیش بە هەمان شێوەیە ئەو چاوەڕوانی ئەو دۆخەیە ئەو بە پێچەوانەوە چاوەڕوانی ئەوەیە ئەو حکوومەتەی کە لە بەغدا هەیە خێرا کابینە پێک بێ هەڵبژاردن بکرێت و ئەو دەسەڵاتە وەکو خۆی بمێنێتەوە ئێران هێزێکی بەهێز بێ لەوێدا بە هەمان ئەندازەی کە ئەو بەهێز دەبێت کە نیشتیمانی کوردستانی بەهێز دەبێت لە دۆخێکی لەو بابەتەدا ئەمە فاکتەرێکی زۆر گەورەیە کە ئەوانی لە ناچاوەڕوانی ڕاگرتووە خاڵێکی کەشەوەیە کە هەردوو لایەن ناتوانێت ینی هیچ توانایەکیان بۆ وەڵامدانەوەی هیچ شتێکی خەڵک نییە یعنی کێشەی هەرە سەرێکی دەتوانم بڵێم ئەمەیانە ینی بۆ نمونە لە کۆمەڵگەی کوردستاندا ناتوانن موچە بدەن ناتوان خزمەت گوزاری دابینکەن ناتوانن بڕیارێکی سیاسی بدەن ینی هیچ شتێک ناتوانن بکەن بۆیە ئەوە وای لێ کردوون کە پەیوەندیان لەگە خەڵکیش نەمێنێتەوە و لە نێو خۆشیاندا هەر لایەکیان لایەک تۆمەتبار بکات ینی بۆ منە پارتی یەکێتی نیشتیمانی تۆمەتبار دەکات کە هێزی لە تۆمەتباری دەکات بۆی کە لە پێگەی هێزی ئۆپۆزیسیۆندا خۆی دەردەخا خۆی بە بەشێک لە حکوومەت نازانێ خۆی بە بەشێک لە ئارامی هەرێم نازانێ خۆی بە بەشێک لە هیچ کامێک لەوانە نازانێ و بەنابرسیار تەماشای دەکات لە بەرامبەردا یەکێتی نیشتیمانی کوردستان پارتی بە هێزێکی تاکڕە و تەماشا دەکات بە هێزێک تەماشای دەکات کە دەستی جی کردووە لە هەموو جومگە و بڕیاراتی سیاسی لە کۆمەڵگەی کوردستاندا هەموو ئەوانە وای کردووە کە هیچ زۆرە خاڵێکی هاوبەشی بەهێز کە لە نێوانیاندا دروست بێ بۆ ئەوی لە یەک نزیک بنەوە نەماوەتەوە ینی هەم کاریگەری منتیقی هەم کاریگەری ناوخۆیی هەتاتە خود ینی هەموو ئەوانە وای کردووە کە ئەو پەیوەندیان بۆ ئەندازەیە شێواو بێ وەلەو چوارچێوەی پەیوەندیشدایە وڵاتەکانی ناوچەکە بۆ نمونە تەماشایان دەکەن کە وە لە نێو خۆیاندا ناتوانن هیچ ناتوانن لەسەر ئاستێکی زۆر لاوازیش کەمترین نزیکایەتی لە ناو خۆیاندا پێک بێنن بۆیە لە چوارچێوەیەکی لە خوارتردا تەماشایان دەکەن لە ئاستی کۆمەلگای نێودەوڵەتیش بە هەمانە شێوەیە وێنی لە ئاستی کۆمەلگای نێودەوڵەتیش دەبینن کە یعنی یەکێتی و پارتی ناتوانن موچە خۆرانی خۆیان بدەن کەواتەوانە ئەهلی حکوومەتداری نین یعنی ئەوانە هیچ بەرپرسیارێتێک هەڵناگرن ینی وای لێ هاتووە تا چاوەڕێی ئەوەن ئایا موچە هات یان نەهات ئەم مانگەدە یاننا لەستەکە نێردرا یان نەنێردرا ئەمە لە پەیوەند بە خزمەت گوزاریەکانەوە تەماشاکەم ئەو هەموو بانگەشەیە دەکەن و بەو کۆمپانیا بزنسانەی کارەبا شیشکە دەیان ناوە بەڵام هێشتا کێشەی کارەبا هێشتا کێشەی گرانی کارەبا کێشەی بۆ نمونە ئاو هێشتا لە چەندین گەڕەکەی هەیە بە تابەتی لە هاویناندا ئەو ئێستا کە بەرەو زستان دەڕۆین ئەوجا کێشەی سوتەمەنی هەیە ئەوجا خزمەت گوزاریەکان هەمووی بەرەو وێرانی چووە لە دوایین پێشات تا خۆتان ئاگاتان لێیە
خەریکن نەشتەرگەری لە خەستەخانەکاندا مەمنوع دەکەن کە ڕێکەوە دەکاتە ئەوەی کە بەڕاستی ئەگەر کەسێک پارەی نەبێ دەبێ بمرێکە نەخۆش بوو چونکەگە پارەی نەبوو ناتوانن چێتە خەستەخانەی تایبەتی کە دیارە یەکێک لە ئامانجەکان هەیە کە هەموو ئەو شتانە بە تایبەتی بکەن بێ ئەوەی خۆشیان هی پشتیوانی لە هیچ شتێ بکەن بۆیە لە کوردستانیشدا لەسەر کۆبوونەوەکەی ئەنجامیاندا دوێنێ بڵاوکراوەی بۆ پێشەوە ژمارە 200 هەمینی ئەمڕۆ دەستچوو سەرەتا دەستان خۆش بۆم پرۆژە گرنگە کە 200 هەمین ژمارەی بۆ پێشەوە دەرچوو ئەمڕۆ لە دواوتەیدا قسەیەکتان لەسەر کۆبوونەوەکەی دوێنێ یەکێتی و پارتی کردبوو بەبێ ئاکام لە قەڵەمتاندا بوو بۆچی لە میدیاکانە لانیکەم هاوڵی ئەوە بڵاو بۆتەوە کە بڕیار لەسەرەوە دراوە کە حکوومەت لە ئایندەیەکی نزیکدا پێک بێت بۆچی بێ ئاکام ئێوە تەماشایەکەن یەکەم شت ئەو کۆبوونەوەی کە کراوە هیچ ڕاگەاندنێکی هاوبەش کە لە مابینی هەردوو لایەن ئیمزایان کرد بێ نهاتۆتە دەرەوە کەواتە هیچ ڕێککەوتنێکی هاوبەش لە مابینی ئەو دوولایانە نەبووە ئەگەر قسەیەکیش بکرێ کادرێکی ئەو لاو کادرێکی ئەو لادێن قسە دەکەن و ئەوانە کە دیارە خودی کۆبوونەوەکە من پێم وایە دوو ئامانجی دیاریکراویە بووە ئامانجێکیانەوەیە کە هەڵبژاردنێک لە عراقدا بەڕێوەیە هەروەکو چۆن حیزب و لایەنە سیاسیەکان لەسەر ئاستی عراقدا خەریکی هاوپەیمانەتی تازن و خەریکی کۆبوونەوەن و نەخشەی خۆیانن یەکێتی و پارتی لەو چوارچێوەیەدا لە کوردستاندا دەیانەوێ بۆ ئەم هەڵبژاردنە پێش ئەو هەڵبژاردنە لە نێو خۆیاندا شتێ بکەن بۆ ئەوەی لانی کەم بەیەکەوە لانی کەم من پێم وایە هەوڵێکی لەو بابەتە هەیە کە یەکێتی و پارتی بەیەکەوە بە لستێکە تا بەشداری لەو هەڵبژاردنانە بکەن بۆ ئەوەی لەسەر ئاستی عراقدا نەک بۆ ئەوەی کە پەیوەندیان ئاسایی بێتەوە تەناقوس نییە لەگەڵ وەڵامانی پێشوو کردن بەڵکە بۆ ئەوەیەتی کە ئەگەر بەیەکەوە بچنەوە انتیخاباتەوە یا لە ئێستا ئامادەکاریە بکەن بۆ ئەوەیە کە ئەگەر ئەو کورسیانەی کە پێشتر هەیەە لە عراقداوە لە ڕێگەی ئەو ڕێگەیەوە بانگەشەیەوە دەکەن کە ئەوان شەرعیەتی قانونی و حقوقیان لەسەر ئاستی عراق بەرەسهێناوە و لە انتیخاباتدا کورسیانەیە دەیانەوێت لەو بۆ ئەم انتیخاباتش ئەو کورسیانەیان بمێنێتەوە و جارێکی کە بە خەڵک بە لانی کەم بە لەسەر ئاستی ڕای گشتی و ڕسمی لە عراقدا بڵێن کە ئەوە یەکێتی و پارتی درێژەدان بە دەسەڵاتداری خۆیان بەسەر خەڵکی کوردستاندا لە ڕێگەی انتیخاباتەوە لەسەر ئاستی عراقا بەرەسهێناوەتەوە ئەمە یەکێکە لەوانەی کە دەیانەوێت بیکەن و هەوڵ دەدەن هەتا بەیەک لەستیش بیکەن کە دیارەوە زۆرتر ویستی یەکێتی ئەوەی کە تا ئێستا ڕاگەیاندرا ویستی یەکێتیەکە دەیانەوێت لەو انتیخاباتەدا لانی کەم لە کۆمەڵک ئەگەر لەسەر ئاستی گشتیش بەیەک لەست نەبێ لانی کەم لەو شوێنانەی کە پێ دەڵێن ناوچەی کێشە لەسەر بەیەک بەشداری بکەن ئەمە یەکێکە لە ئامانجەکان و ئامانجێکیان من پێم وایە کەمپاینێکی پێشوەختی هەڵبژاردنەکانە کە دەیانەوێ لە بەرامبەر ئەو هەموو ڕق و توڕەیەی کە خەڵک و وڵاتانی ناوتەقە کۆمەلگەی نێودەوڵەتی و خەڵکی کوردستان لە گرژی نێوانی چێتی و پارتیکە هەیە و هەمیشە گرژیەکانیشیان کاریگەری لەسەر دۆخی ژیان و خەڵکی کوردستان و تەنانەت لەسەر ژیانی کۆمەڵایەتی خەڵکیش دروست دەکا کاتێک گرژی دەبێ دەیانەوێت نیشانی دەن کە ئێمە خەریکین ئەو گرژانش خەریکە لا دەبین و خۆڵکەنە چاوی خەڵکی کوردستان ئەمەش ینی بەسم ئەم دوو ئامانجەی هەبووە ئەوەی کە ئەوان ڕیانگەیان بۆ نمونە ئەوەی کە وتویانە گوایە خەریکن کابینە پێکێن و حکومت پێک دەهێنن بۆ خەڵکی کوردستانەوەی کێشە نیە ئەمان کابینەیانە بێ کابینەیان نەبێ خۆ لانیکەم لە خەڵکی کوردستان ئەزمموی نۆ کابینەی کەی لە سەڵاتی یەکێتی و پارتی هەیە بەڵام خۆ نۆ کابینە گەر نتوانێت موسەبدات و نتوانێت خزمەت گوزاری دابین کات و نتوانێت مافە فەردی و مەتەنیەکان فراهم کات و نتوانێت ئازادە پەراوێزی ئازادە سیاسیەکان کار لە کوردستاندا خۆی لە ئەنجامدا بەرهەمی ڕاپەڕی و کەشێکی دیاری کراوە نتوانێت ئەوانە بەریم کاتەوە کابینەت دەورێکی بۆ خەڵکی کوردستانەیە خود بە پێچەوانەوە خودی کابینەکان و خودی پەرلەمان بوونەتە بارگرانی بەسەر خەڵکی کوردستانەوە یعنی تۆ بێنە بەرچاوی خۆت ئەو هەموو بودجەی کە بۆ وەزارەتخانەکان و ئەندام پەرلەمانەکان و مستەشارەکانیان سەرف دەکرێت داهاتێکی یەکجار خەیاڵیە لەوانەیە واگەر بۆ ئەوانە سەرف نەکرێت و بخرێتە بواری بۆ نمونە کارتی تەندروستی یا پەروەردە و فێرکردن ئەوە لەو بارەیەدا دەتوانێت زۆر زیاتر خێری هەبێتەوە بۆیە ئەوەی کە ئەوە دەتوانێت بەڵێنی ئەوە دەدەن کە کابینی تازە پێکهێنن یا پەرلەمان کارا دەکەنەوە ئەوە بۆ خەڵکی کوردستان تەواو کۆتایی ینی مەسمەیە ماوەی بەسەر چووە و خەڵک ئەزمموی ئەوەی کردووە
ینی حکوومەت هەبێ یان نەبێ دیارە من لە هەموو ئەوانەدا دەبێت یەک تاکید بکەم مەبەستم لە حکوومەت ئەو حکوومەتەیە کە بۆ شێواندنی ڕای گشتی و ڕای ڕسمی دروست دەکرێت ئەگەنا لە دنیای واقعدا لە 92 تا دەگا بە ئێستا بۆ یەک لەحظە حکوومەتێکی واقعی حکوومەتێکی سەراسەری حکوومەتێکی بەرپەرست حکوومەتێک کە مافی فەرمانڕەوایەتی لە سەراسەری کوردستاندا هەبێ بوونی نەبووە ئەوەی کە بوونی هەبووە لە زۆنی زەردا دەسەڵاتی پارتی و لە زۆنی سەوزیشدا دەسەڵاتی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو ئەمان دەسەڵاتیان بووە و هیچ وەختێک حکوومەت نەیتوانی وە ئەگە حکوومەت بەو هۆکارە کە لە تەنانەت ئەو حکوومەتێک کە لە هەولێر لەنێو هەولێریشدا دەسەڵاتی بە ئەندازەی پارتی نییە یا لە دهۆکە دەسەڵاتی بە ئەندازەی پارتی نییە کە دیارە لە منتیقەی سلێمانی یەکەم بەڵام ئەوان دەیانەوێت ئەوە بخەنە ڕوو بۆ لە بەرچاوی خەڵک و جارێکی کە خەڵک ئامادە بکەنەوە لانی کەم بۆ ئەوەی کە لەو هەڵبژاردنەی کرێتە پێشەوە خەڵک دەنگیان پێبدا دەنگێکی زیاتر بێنن لەسەرەوە پرسیاری بینەر هاتووە ئەگەر وەڵام بدەیتەوە پرسیاری بینەرکە ئەڵێ بۆچی خەڵکی هێشتا دەنگەدات بە یەکێتی و پارتی وال بۆچی هێشتا لە هەڵبژاردنەکاندا یەکێتی و پارتی دەنگ دێنەوە دیارەمە لەسەر ئەساسی قسانی ئێوە پێش لەسەرم دوو هێزەکردن بەڵێ یەکەمیشەدا و دەنگانەی لەسەرەوەی کە خەڵک دەنگ دەدەن بەوان خەڵک دەنگ نادا بەوان ئەبێ دووشت لێک زیاد بکەینەوە ئەوەی کە دەنگ دەدا بەوان ئەوەی کە هەمیشە لە کوردستاندا وای کردووە هەڵبژار هەمیشە یەکێتی و پارتی بە کورسی وەکو خۆیان بمێنەوە لە سەڵاتدا بمێنەوە کورسەکانیان بمێنێتەوە ئەگەر کەمێک زیاد و کەمیشکە پەیوەندی بەوە نییە کە خەڵک بەشداری هەڵبژاردننی کردووە ئەوە پەیوەندی بە کاراکردن و جوڵاندنی ئەو لەشکرە بندیوارە گەورەیە کە یەکێتی و پارتی هەیەە طبعا چ لە منتیقەی زۆنی سەوز و چ لە منتیقەی زەردا یەکێتی و پارتی لەشکرێکی یەکجار گەورەیان هەیە کە پێی دەڵێن لە ئەدەبیاتی کوردیدا پێی دەڵێن بندیوار هەیەە کاوانە دوو ئەرکی دیاریکراویان هەیە ئەرکێکیانەوەی لە هەڵبژاردنەکاندا ئاچن بەشداری هەڵبژاردنەکان دەکەن و دەنگ دەدەن و ئەرکی گشیان ئەوەیە لەو ڕۆژانەدا کە بزوتنەوەی ناڕزایەتی دێتە سەر شەقام خودی ئەوانە دەجوڵێنن بەدژی ئەم بزوتنەوە ناڕزایەتیانی کە لە شەقامدایە ئەو کورسیانێکی یەکێتی پارتی ئەمەیە ئەگەرنا ئەوەی کە خەڵک دەنگ بدا ڕێژەکەی بێ ئەندازەکەمە بەپێی خودی دانپیانانێکی دوایین دانپیانانی مەلابەختیار ئەڵێ بۆ نمونە لە زۆنی سەوزدا بەشداری خەڵک وەک خەڵک 102 بووە یعنی یەکێتی 102 دەنگەکانی هێناوە ئەوە قسەی مەلابەختیارە کە یەکێکە لەوانەی کە هێشتا یەکێتی نیشتیمانی کوردستانە و کاراکتەرێکی سیاسی لەوێ و لە منتیقەی پارتیش هەیە بۆیە ئەوەی کە ئەو دەنگانەی کە دەیانهێنن دەنگدانی خودی خەڵکی کوردستان و موچەبراوەکانی خەڵکی کوردستان و برسیەکانی خەڵکی کوردستان و بێخزمەتگوزاریەکانی خەڵکی کوردستان و کارەبا ئەوانەی کە کارەبیان لەسەر گرانکراوە ئەوانن کە دەنگیان داوە ئەوانە ئەو لەشکرانن کە هەیەە لە ئینتیخاباتی کوردستانیش داوایە لە ئینتیخاباتی کوردستانیش داوایە ئەوان ئەو جەمە ئەو لەشکرێکی خۆیان هەیەە بە پارە ڕایان گرتووە بە پارەی زۆرادۆر ڕایان گرتووە لە حاڵێکدا موچە نییە بۆ مامۆستایان موچە نییە بۆ فەرمانبەران موچە نییە بۆ مامۆستایانی وانە بێش موچە نییە بۆ کارمەندانی دەیان بەشی زۆرادۆر لە کوردستاندا بەڵام موچەی ئەم کادران و لەشکرە بندیوارەی یەکێتی و پارتی هەروەک خۆی ماوەتەوە بۆیە ئەو لەشکرە هەمیشە ئامادەیە لە هەموو هەڵبژاردنەکاندا بێوچێتە نەوی هیچ هەڵبژاردنێکەوە یەکی 15 کورسیان مسۆگەر کردووە هەر بەو معنایە دەبێت مەسمەوە خەست تایبەتمەندیەکی کۆمەڵگەی کوردستان و تایبەتمەندیەکی دەسەڵاتی میلیشیایش نیشان دەدا کە ئەم لەشکرە گەورەی هەیە بۆیە ئەمەی نەکردووە لایەنێکی کەش بڵێم بەشێک لە خەڵکیش کە بەشداری دەکات کە دیارە لە ماشێنێکی گەورەی ڕاگەاندن دەیکەن طبعا بەشێکیش لە خەڵک خۆشباوەڕ دەبێت چێ بەڵام ئەمە ڕێژەکەی یەکجار کەمە خاڵێکی کەش ئەوەیە کە دەبێ واقعی بینەویش ئەوەیە کە هیچ هێزێکیکەی ئەڵتەرناتیڤێکیکە لە کۆمەڵگەی کوردستاندا هێشتا نەهاتوتە دەرەوە کە خەڵک ئومێدی پێ بکە ینی هێزێکی وا بێتە دەرەوە کە خەڵک متمانەی ئەوە پێ بکە بڵێ من خۆ لە یەکێتی و پارتی هەر تووڕام دەنجی پێنادەم بەڵام ئەیدەم بەو هێزەیکە بەڵام هێشتا ئەو هێزە لە دنیای واقعی کۆمەڵگەی کوردستاندا نابینێت دیارە هێزی سیاسی هەن هێزی خەباتکار هەن هێزی تێکۆشەر و ئەوانە هەن و شخصیاتی تێکۆشەر و ئەوانش هەموو ئەوانە هەن بەڵام هێشتا ئەمانە ئەو جێگەورەگەیان پێدا نەکردووە و نەبوونە تا
ژمارەیەکی دیاریکرا و کە خەڵک ئومێدیان پێ ببەستێ هەر بۆیە بەڵێ لەوەی بینەری تریش هاتووە سەرەتا سوپاس بۆ ئەو ڕاستکردنەوەی کە سێ کەس لە زینداندا سێ سەرۆکی حزبی سیاسیەوەی سێمیان دیارە ئیسلامی نییە سەر بە ئەوەی پێوترێ هاوپەیمانی نەتەوەی کە پێشتر بەرهەم ساڵە تشکیلیا بوو. اینجا پرسیارێکی تری بینەر سەبارەت بەوەی کە ئەگەر هاتو دوام هەڵبژاردنە دەسەڵاتی ئێستای عێراق گۆڕانکاری بەسەرهات چارەنووسی یەکێتی پارتی چی لێدێت لەگەڵ ئەم حکوومەتە تازێدا و ئەمەش بکەینە دوا پرسیار و سوپاس دەکەم. ئەگەر طبعاً انتخابات لە عێراقدا من پێم وایە دەکرێت و لە کاتی خۆیدا دەکرێت و پێشم وایە یەکەم کەسێکم هەرگیز نەموتوە ناکرێت هی عێراق هەروتومە لە کاتی خۆیدا دەکرێت و پێشم وایە انتخابات دەکرێت و هەڵبژاردن دەکرێت وانە بەڵام هەر شتێک بکرێت ئەو دەسەڵاتێکی ئێستا لە بەغدا هەیە بمێنێتەوە یان نەمێنێتەوە یا لاواز بێ یا بەشی کەتیایی بەشدار بن هیچ کامێک لەوانە ڕەوەندێک کە دەستی پێکردووە ناتوانێت پاشەخشە پێ بکە لەوانەیە گرفتی بۆ بێتە پێشەوە ئاستەنگ و شتی دیاریکراوی بێتە پێشەوە وەستان و ئەمانە تێ بکەوێت بەڵام ڕەوەندی قوتبیکردنەوەی دەسەڵات لە عێراقدا یا ڕەوەندی جێرانەوەی هەژمۆنی دەسەڵاتی حکوومەتی مرکزی عێراق بەسەر ساراسەری عێراقدا ڕەوەندێکە دەستی پێکردووە بە کوردستانیشەوە لەوانەیە باشترین فاکت ئەوە بێکە دوایین ڕێککەوتنی سێمانگەکە ئەو ڕێککەوتنی کە کراوەکە یەکێتی و پارتی یا سوزانم بڵم پارتی بە دەرەجەی یەک ڕێککەوتون کە داهاتی نەوت و نانەوتی تەسلیمی بەغدا بکەن ئەوەی ئاڵوگۆڕێکی یەکجار گەورەیە کە پێکاتوە ینی ئاڵوگۆڕێکە کە لانی کەم لە 2014 بە دواوە نەوت کە لە کوردستانە دەفرۆشێت تا ئێستا یەک تاکە بەرمیلی ڕادەستی سۆمۆ نەکراوە لە هەموو ڕێککەوتنەکان کە کراوە هەرچەندە ئیمزا کراوە کە نەوت ڕاستی سۆمۆ دەکرێت داهاتی نانەوتی ڕادەست دەکرێت و ئەوانە بەڵام هێشتا کامێک لەوانە نەکراوە بەڵام لەم ڕێککەوتنی ئەخیردا ئەمەشیان کرا یعنی ئەوەی کە لە دەست دەرهێنانی عمودفەقەری یا کۆڵەکەی ئەساسی کە دەسەڵاتی بزوتنەوەی کوردایەتی و بەتایبەتی پارتی پشتی پێبەست بوو مەسەلەی نەوت بوو ئێستا ئەمە ناچار بوون مل بدەن هەر بۆیە ئەگەر تەماشا بکەی بەتایبەتی بەرپرسانی پارتی نایشارنەوەکە هەمویان پێداگری لەسەرەوە دەکەن دەڵێن کۆبوونەوەکە بۆ 3 مانگە ڕێککەوتنەکە بۆ 3 مانگە بۆ چونکە هێشتا لەو بڕیارەی کە داویانە دەزانن کە ئەوە یەکێکە لە بڕیارە هەر قورسەکان کە ئەوان تەسلیمی بوون کاینی لە 2014 ملیان پێی نەداوەسە تەسلیمی بوون دەرەستیان دەرهێناوە و ئەوە بە دوای خۆیدا کۆمەڵی کێشەی کە ئەهێنێتە پێشەوە بۆ داهاتووی کوردستان یەکێک لەوانە بە بۆچوونی من یعنی مەسەلەی سنوورەکان مەسەلەی هێزی چەکدار مەسەلەی لایەنی حقوقی مەسەلەی گومرگەکان مەسەلەی دەواازە سنووریەکان و مەسەلەی ئەمنی هەموو ئەو کەیسانە بە دوای کەیسی ڕەرەسکردنی نەوتدا دەبێتە چوارچێوە یان بۆ دەبێت دەبنەکەی چەند کەیسێک بۆ درێژەدانی ململانەی نێوان هەولێر و بەغدا ینی مەمەسمەوەیە کە بڵێم ئەو ڕەوەندەی کە لە عێراقدا دەیەوێتە پێشەوە کە دیارە ئێستا باسەکەمان لەسەر کوردستانە لە سەراستی عێراقیشدا دیارە حکوومەتی مرکزی یالانی کەم لانی باڵادەست لە عێراقدا خوازیاری ئەوەن کە کۆسپەکانی بەردەمی خۆیان بۆ ئەوەی کە حکوومەتی عێراقی یا ئەوەی کە پێڵەن دەوڵەتی عێراقی لانی کەم جێکەوتوتر بێ دەیانەوێت کۆسپەکانی بەردەمی خۆیان لابن کۆسپەکانی بەردەمی خۆشان ئەو کۆسپانن کە لەلایەکەوە بۆ نمونە هێشتا کۆمەڵک کۆسپەیە وەکو کۆسپی ملەدان بە فیدرالیزم خۆی کۆسپێکە پابەند نەبوون بە دەستور خۆی کۆسپێکە کە دیارە دەبێت لێرە ئەو شتە بڵێم بە هەر ئەندازە دەستور و فیدرالیزم جێبەجێ بکرێت بە زیانی بزوتنەوەی ناسیۆنالیزمی کورد و تەنانەت بە زیانی خەڵکی کوردستانە لەبەرەوەی خودی فیدرالیزم و خودی دەستور هەموو ئەو مافانەی داوە بە دەوڵەتی عێراقی وەکو دەوڵەتێک هەژمونی خۆی بەسەر سەراسەری عێراقدا زاڵ بکات و ئەو ڕێگەی داوە کە ئەوەی کە پێی دەڵێن داهات و سامانی ئەم عێراقا لەژێر چوارچێوەی دەوڵەتی مرکزی دابێ سوپا لەژێر چوارچێوەی دەوڵەتی مرکزی دابێ یاسا لە چوارچێوەی دەوڵەتی مرکزی دابێ مەسائیلی ئەمنی لەژێر دەسەڵاتی دەوڵەتی مرکزی دابێت
هەموو ئەوانە وەختێک دەچێتە پێشەوە ئەو هەموو ئەوانە بە زیانی بزنەوەی ناسیۆنالیزمی کوردە و بەو هۆیەشەوەکە دەسەڵاتێکی قەومی عروبی و نائینسانی لە عێراقدا حاکمە و ئەو دەیەوێ ئەو کارە بکە هەر بەو هۆیە کارە ئەوە لە دژی خەڵکی کوردستانیشە و شتێک نییە یعنی دەبێت لێرە بە ئەو خاڵە بڵێم کە یعنی تووڕەبوون و ناڕەزایەتی خەڵکی کوردستان لە ڕەسەڵاتی یەکێتی و پارتی بە معنای تەئیدکردنی ئەو سیاست و ئەو نەخشە و ئەو پەیامانەی دەوڵەتی عێراقیش نییە و هیچ زۆرە نزیکایەتیەک نییە و خودی ئەو دەسەڵاتش کە لە عێراقدا هەیە ناکرێ خەڵکی کوردستان هیچ زۆرە چاوەڕوانیی لێ هەبێ بەوەی کە ئەگەر یەکێتی و پارتی وەلا بخا یا سوزانم ئەگەر یەکێتی و پارتی لاواز بکە ئەوە دەبێتە خێروبەرەکەی بۆ خەڵکی کوردستان مەگەر هەر ئاڵوگۆڕێک لە کۆمەڵگەی کوردستانە مەگەر بە خود و ئیرادەی خودی خەڵکی کوردستان بێتە پێشەوە دەتوانێت دەستکەوتەکانی بۆ خەڵکی کوردستان بێت و بە پێچەوانەوە لە ململانەی نێوان هەولێر و بەغدادا ئەگەر بەغدا سەرکەوی و باڵانسی بچێتە سەرەوە لەگەڵ ئەوەدا کە یەکێتی و پارتی زەرەر دەکەم بەڵام هاوکات خودی خەڵکی کوردستانی نیشانەی دەسەڵاتی بەغدایە کە دەیانەوێت ئیرادەیان تێک بشکێن ڕاستیان عەبدوڵڵا مەحموود سەری بڵاوکرێت بۆ پێشەوە ئەندامی مەکتەبی سیاسی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان زۆر سپاس لە بەرنامەکانی وشەی پێشەنگ تیڤیدا ئامادە بوون سپاس بۆ ئێوە جارێکیکەوە بۆ گوێگرانتان و داوای لێبوردن دەکەم ڕاستەکەی ناوی ئەو بەڕێزەی کە سەرۆکی هاوپەیمانەتی بوونە ئیسلامیەکە ببوورە دەستان خۆش بەڵێ ئازیزان هۆچانێکی بچووک دەدەین و پاشان سەبارەت بە و هەرایی کە دوایی نمایشێک لە زانکۆی ئەمریکی لە سلەیمانی ئەنجامدرا بەردەمەمان دەبێت و لەگەڵمان بمێنەوە. مەڵە بینەرانی ئازیز هەروەک ئاماژەمان پێدا تەوەری دووەممان تایبەتە بە قسە و باسێک لەسەر ئەو نمایشەی لە زانکۆی ئەمریکا لە سلەیمانی ئەنجامدرا کە تێیدا بەشێک لە نمایشەکە ئەوە بوو کۆمەڵێک ژن لە زیانەی سەماکەیاندا نیقابیان فڕێدا لەسەر شانۆکە و بەدوای ئەمەدا هەرایەک هاتە ئاراوە. ئەم بابەتە تاوتێ دەکەین لەگەڵ سەردار عەبدوڵڵا ئەحەمەد. سەردار عەبدوڵڵا ئێوارز باش و سپاسکە لەگەڵمانیت. زۆر سپاس بۆ ئێوە سڵاوڕێزی شمێ بۆ بینەرانی پێشەنگ تیڤی. زۆر سپاس. لەسەر ئەو نمایشە قسە زۆر کراوە. سەرەتا دەمەوێت بە شێوەیەکی گشتی بپرسم کە ئەمەی کە کرا دەچێتە ئازادی خانەی دەربڕینەوە چونکە کەسانێکی زۆر بەتایبەتیوانی سەربەلایەنە ئیسلامیەکانن باز لەوە دەکەن کە هەست بە برینداربوون دەکەن هەست بە بێڕێزی دەکەن و هەتاوەکو دوایی ئەکرێمە لە چوارچەوەی ئازادی ڕادەربریندا تەماشای بکەین. سەرەتا ئەوە بڵێم کە ئەمەی کە کرا ئەمەی کە ئەنجامدرا بەشێکە لەو بزوتنەوەی کە بەڕێکەوتووە لە ناوچەکەدا بزوتنەوەیەکی سیکۆلاریست بزوتنەوەیەکی یەکسانی خوازی ئازادی خوازی کە ماوەی چەند ساڵێک کە لە ناوچەکەدا دەستی پێ کردووە و لە توانیان کە چەندین دەستکەوت بەدەست بێنێ ئەم بزوتنەوەیە بۆ نمونە مەسەلەن لە سووریا لە ڕۆژهەڵاتی سووریا باکوور ڕۆژهەڵاتی سووریا کە هێزێک دروست بووە هێزێکی ژنان کە دیفاع لە بەرژەوەندەکانی ژنان ئەکات و ئەم هێزە توانیویەتی گەلێک دەستکەوت بەدەست بێنێت لەوانە مەسەلەن لەو ناوچەیە ئازادی ژنان یەکسانی ژنان لە زۆر ماوەتا لە زۆر لایەنەوە بەدی بهێنێت وەکو ئەوەی کە فرەژنی کۆتایی پێ هاتووە وەکەوەی کە حیجاب ئیجباری نییە و حیجاب هەرکەس بە ئارەزوی خۆیەتی بەڵاپۆشی بە ئارەزوی خۆیەتی ئەم بزوتنەوەیە بەڕێکەوتووە ئیسلامیەکانی هەموو ناڕەحەت کردووە لەوانە مەسەلەن لە سووریا داعش یەکێک لە گەورەترین دەستکەوتەکانی ئەم بزوتنەوەیە تێکشکانی داعشێک بوو کە دەیویست کە
ژنان بکاتە کۆیلەی تەواو کڕین فرۆشتنیان پێ بکات ئەم بزوتنەوەی توانی کە بیسەلمێنێت کە ژن ئەو ئیرادەیە هەیە کە ئێوە ناتوانن وای لێ بکەن. دووهەم شت لە ئێران لە بزوتنەوەی ژینا ئەمینیەوە کە بزوتنەوەیەک بوو سەلماندی کە ژن ئەتوانێ و ئیرادەی هەیە کە ئازاد بێت خۆی ئازاد بکات و یەکسان بێت لە ماف و لە هەموو ئیمتیازاتانی کە پیا و هەیەی لە کۆمەلگادا ئەبێ ئەتوانێت ئەویش هەیە بێت توانی کە پۆلیسی ئەخلاق لە ئێران هەڵوەشێنێتەوە توانی کە حیجاب لە ئێران ئازاد بکرێت یعنی بڵین لەبەرکردنی حیجابیا لەبەر نەکردنی ئازاد بکرێت ئێستا بڕۆ لە شارەکانی ئێران حیجاب ئازادەوە بە قانونی شێتر لەو ماوەی دوایی یا جمهوری ئیسلامی ئێران دانی پیاناکە دەبێ هەرکەس ئازاد بێت حیجاب ئەپۆشێت یا ناپۆشێت یعنی ئەمە درێژی ئەم بزوتنەوەیە ئیتر ئەم بزوتنەوەی ئێستا گەشتوتە لای ئێمەش ئێمە لای ئێمەش ینی شەپۆلەکەی گەشتوتە لای ئێمەش ئیسلامیەکانی هەراسان کردو لەژێر ناوی ئەوەی کە ئەمە دەست بۆ پیرۆزیەکانی ئیسلام ئەبرێت بۆیە ئەمە بەکارێکی ناڕەوای دەزان و حتا گەیاندوانێتەوەی کە سکاڵای لەسەر تۆمار بکەن ئەمە ئەم کارە هوەریە کە ئەنجامدرا و لابردنی حیجاب و ئەوەی کە لە سلێمانی ئەنجامدراوە ئەوە ڕێک پەیوەندی بەوە هەیە کەمانە بیر و ڕای خۆیانیان دەربڕیوە ڕای خۆیان لە ڕێگەی هوەرەوە دەربڕیوە ڕای خۆیان ئەوەیە کە ڕەدیەکەنەوە ناڕزایەتیانێ بەرامبەر بەو حیجابەی کە مەسەلەن ژن کۆیلە ئاکات ژن دیل ئەکات ژن یەخسیری پیاو ئەکات ناڕزایەتیان بەرامبەر بە ئەمە ئەمە سوکایەتی نییە بە ئیسلام سوکایەتی نییە بە هیچ لایەک ئەمە ڕەخنەگرتنە ناڕزایەتیە لە بەرامبەر ئەوەی کە ژنان کۆیلە ئەکرێن بە ڕێگەی حیجابەوە بۆیە بە بڕوای من ئامای کە ئیسلامیەکانی هەراسان کردووە هەر ئەوەیە کە داعشەکانی لە سووریا هەراسان کردبوو هەر ئەوەی کە جمهوری ئیسلامی ئێرانی هەراسان کردو بەڵام لەوێ بە کۆمەڵێک دەستکەوتەوە ئەم بزوتنەوەی سەرکەوتنی بەدەستهێناوە و لێرەش لە کوردستانی لە هەرێمی کوردستانیش دڵنیام کە بەدەستکەوتەوە ئەڕاتە پێشەوە هەنگاو بە هەنگاو و بەری پێ ناگیرێت و ئیسلامیەکان بە هەموو توانیانەوە هەوڵش بدەن ناتوان ڕێگا بم بەرەو پێشبردنەی ئەم بزوتنەوە یەکسانی خوازیە بگرن بەڵام ئەوەی کە خۆشتان ئاماژەتان پێدا تا و ئاستە ڕۆیشتووە سکاڵای یاسایی تۆمار بکرێت بەڕاستی هۆکارەکە چییە ئەو دیمەنەیە بەو ئەندازەی نیگەرانی کردو کە دەبێت سکاڵای یاسایی تۆمار بکرێت یاخود هۆکار چییە بۆچی بە پێی ئەوەی ئەوان ئەڵێن لەبەر ئەوەی کە ئەمە سوکایەتیکردنە بە پیرۆزیەکانی خەڵکی کوردستان کە زۆربەی ئیسلامە لەو ڕانگەیەوە یان کێشەی گرنگ لێرایە لە دەستور و یاسای عێراقیا هەیە دەستور یاسای عێراقی بڕگەیەکی هەیە ئەڵێ ئازادی ئەبێت تا ئەو حەدە بێت کە کار نەکاتە سەر نەریت و پیرۆزیەکانی ناو کۆمەلگاکە نەریت و پیرۆزیەکانی ناو کۆمەلگاش دینی ئیسلامە لەبەرەوەی کە ئەڵێ زۆربەی زۆری دینی ئیسلامە ئەگەر لەم ڕانگەیەوە تەماشاکەین ئەمە قینێکی دیکتاتۆریانەیە ینی نەک دەستور و یاسایەکی دیموکراسی کە بە قەولی خوان ئەڵێن دیموکراسی پەیوەندی بە ئازادیەوە نییە نەریتی باو بڵێن پیرۆزیەکانی کۆمەلگا نابێ ببنە مەقیاس یا پێوەەر بۆ ئەوەی کە خەڵک نەتوانێت ڕخنیان لێ بگرێت یان قسەیان لەسەر بکات تەماشاکە مەسەرەن ئێمە بە نمونە بڵین لە وڵاتێکی وەکو کەنەدا ئێستا ئیسلام کۆمەلگای ئیسلامی لە 100 ئەم کۆمەلگای پێگەێناوە باشە ئەکسەریەت زۆربەی زۆری خەڵک ئیسلام نییە دەکرێت قانون و یاسایە کە لە کەنەدا بێتەکایە بڵێ بۆ پیرۆزیەکانی نابێ هێرش بکرێتە سەر پیرۆزیەکانی زۆربەی زۆری کۆمەلگا کە لەوانێم مەسیحیەت و بێدینەکانیش بن دەکرێت قانونێکی یعنی ئیسلامیەکان نەتوان لێرە ڕای خۆیان دەرببڕن و ڕەخنە لە بێدین و لە مەسیحیەت بگرن ئەمە دروستە یان لە وڵاتێکی وەکو چین یا یابان لە چین لە 180 بێدینە کەواتە لەوێش ئەگەر پیرۆزیەکانی ئیسلام لە بەرچاو بگیرێت بۆ قانون و یاسا و دەستوری ئەو وڵاتە
ئەبێ هیچ ئیسلامێک لێ نەتوانێت بەرامبەر هیچ ئەو کۆمەڵگە ئیسلامێکە ئەقلێتێکی زۆر بچووکە نەتوانێت لە بەرامبەر نەریت و پیرۆزیەکانی ئەو کۆمەلگایە قسە بکات. هەیە ئەمە منطقە، ئەمە واقعە، یعنی کێشەی ئەسلەکە ئەوەیە لە دەستور و یاساکەی عێراق و کوردستاندایە، دەبێت ئەمە دەستکاری بکرێت. بۆی ئەوان ئەتوانن بڵێن ئێمە ئەتوانین سکاڵا بکەین لەسەر ینی قانون و یاسا لە پشتی ئیسلامە، لە پشتی ئیسلامیەکانە. قانون و شریعەتی ئیسلامیە لە یاسا و دەستوری عێراقا هینێکی ینی ڕئیسیە، بڵێن یاسا و دەستورێکی ڕئیسیە. ئەمە مشکلەی گەورەی. بەڵام ئەگەر لە ڕوانگە و لە منطقی ئازادی و تەماشایەکەی ئەوان حەقی ئەویان نییە کە لەسەر ڕادەربڕین بە هەر شێوەیەک بێت، بە شێوەی هونەری بێت، بە شێوەی شعر بێت، بە شێوەی شانۆ بێت، مۆسیقا بێت، گۆرانی بێت، ئەوان حەقی ئەویان نییە کە ڕێگا لە کەس بگرن کە بیرڕای خۆی دەرنەبرێت. ئەمە یەک بەڵگە پیشانەیەت. ئەمە ئەو پیشانەیە ئەگەر ئەمانە دەسەڵات بەدەستەوە بگرن، ڕێگا بە غێری خۆیان، بە غێری ئەوانەی کە لە خۆیان ئەچن، ڕێگا بە کەسی تر نایەن کە ئەوە بکەن ڕێی خوب بیر و باوەڕی خۆیان دەربن. هەروەکەوەی کە لە ئێستا لە جمهوری ئیسلامی ئێرانە هەیە، مەسەڵەن هیچ کام مەسەن نەک تەنها کۆمونیستەکان و بێدینەکان و ئەوانە، یعنی ئەوانی کە بچووکترین ڕخنەشیان هەیە لەو دەسەڵاتە، لە سیستم و قانونی ئەو دەسەڵاتە ئازاد نین. ئەمانش هەمان شتیان ئەوێت. ئیسلامی سیاسیش لە کوردستانە ئێستا سلماندیان کە ئەگەر بێنە سەردەسەڵات وەک جمهوری ئیسلامی ئێران، وەک ئەفغانستان تاالبان، هیچ هێزوولایەنێکی کە بە غێری ئیسلامی ڕێگای پێ نادرێ ئازاد بێ. لەم بەرێدا پرسیاری بینەر بێن لەسەر شاشەکە و ئاراستەی ئێوە بکەم، ڕەنگە کەمە پرۆڤۆکەی شن بێت یاخود دوور بێت لە قسانەی کە کراوە. دەڵێ بۆچی ئافرەتێک ئازادەکە خۆی ڕوت بکاتەوە بەڵام کەسێک کە نیقاب بکات ئازاد نییە؟ ئەگەر سەتان وەڵامی ئەم پرسیارە بدەنەوە. بەڵێ، بە بڕوای من کەسێک کە نیقابە بێت یا کەسێک کە حیجابە بێت تەنها مشکلە لە جلوبەرگەکەیان نییە. مشکلە ئەگەر تەنها جلوبەرگە قەی ناکە بە ئەویش ئازادی. بەڵام کە وەختێک کەسێک نیقابە بێت، کەسێک کە حیجابە بێت، مێشکیشی ئەبێ بگۆڕێت، ئەبێ ئەوە قبول کات کە چوارژنە قبول کات، یعنی سێ ژنیتری بەسەردا بێت، ئەبێ ئەوە قبول ببێتە بەخێوکەری منداڵ و پیاو، ئەبێ ئەوە قبول کات کە کچەکەی ئەگەر گەشتە 9 ساڵان شوو بکات، بتوانێت شووکە بە پیاوێکی 55 ساڵی، ئەبێ ئەوە قبول کات کە پیاوەکەی هەرچێکی ویست، هەر داواکارێکی ویست، حتا تەنانەت سەررجەیی بکات لەگەڵیا لە کاتێکا کە نەخۆشیش بێت، تااقەتی ئەوەی نەبێت، یان هینی بێت ئەتوانێت سەررجەی لە بچکە. ئەمانە هەمووی لە چوارچێوەی ئەو عەقڵیەتایە کە حیجابی لە ژێرەوەیە، ئەبێتە مێشکی ئەو ئینسانە. بەڵام کەسێک کە خۆی ڕوودەکاتەوە یان نیمچە ڕوودەبێتەوە یان هینێک، ئەوە ئەگەر هین بێت تەنها شتەکە ئەکەوێتە سەر خۆی، سەرلایانی خۆی. یعنی ئێستا من پێت بڵم لە وڵاتانێکی وەکو ئەوروپا و ئەوانە خەڵک بە سەدان و بە هەزاران ئەچن لەسەر کەناری دەریاکان بە ڕووتی هینەکەن، خۆشیان ڕوودەکەنەوە و بڵێن هیچ کەسێکیش مشکلەی نییە لەگەڵێنە، هیچ پیاوێکیش مشکلەی نییە. ئەم خۆ ڕوودکردنەوەی کە ئێستا مەسەرەن ئەم ئیسلامیانە لێ ئەترسن ئەوەیە کە پیاو بە گورگ ئەزانن، پیاو بەوە ئەزانن کە پەلاماریان ئێدات. بەڵام واقعەن وانە لە ئەوروپا لە غەرب سەلمێنراوە کە ئەگەر ئافرەت ژن جلی ڕوتیش جلێکە نیوە ڕوود بێت مەسەن لە بەریەکات، هیچ مشکلەی نییە، پیاو هیچ پەلاماری نایەت، پیاو گورگ نییە، پیاو ئەو چاوبرسیە نییە کە وەکو ئەوەی کە ئیسلامیەکان تەسەوریەکەن بۆ پیاو. بینە سەر بابەتەکەمان و بە لە پەیوەند بە پرسی ئازادی دەربڕینەوە بەوردی ئەو قسەیە بکەم کە یان ئەو پرسیارە بکەم، بابەتێک کە بۆ کەسێک پیرۆزە، بیر و باوەڕێکە بۆ چوونێکە تێڕاینەکە هەر شتێکە لای کەسانێک پیرۆزە، ئەکرێت ئەمە ڕەخنەی لێ بگیرێت یان ناکرێت ئەوەی کە پێی ئەوترێ پیرۆزیەکان
بۆ مڕاعاتکردنی کەسانی بەرامبەر دەستی بۆ بێت و ڕەخنەی لێ بگیرێت. خۆی لە ڕاستیە پیرۆزی لە بیر و باوەڕان نییە، هیچ بیر و باوەڕێک پیرۆز نییە. تۆ ئەتوانی ڕەخنە لە بیر و باوەڕەکەی من بگری، من ئەتوان ڕەخنە لە بیر و باوەڕەکەی تۆ بگرم، چونکە ئەم بیر و باوەڕە مەسەن لە سەردەمانێکە ئینسان خۆی دروستی کردووە، ئینسان خۆی پێی گەیشتووە. مەسەرەن کۆمەڵک ئینسان بیر و ڕای ئیسلامیان دروست کرد، لە کاتێکا مەسەن لەوانەیە لە سەردەمێکە کە دروست بێ بە پەنجەی دەست ئەژمێران، دوای ئەکسەریەت بۆتە ئەکسەریەت بووە، دوایش لەوانەیە نەمێنێت، چکە زۆر دین و بیر و ڕایتر هەبووە کە لە مێژووە کە بڵین ڕێی ئەکسەرەتی کۆمەلگاکان بووە نەماون ئەو بۆ ئەو بیر و ڕایانە خۆن بە ڕەخنەگرتن لیان بە شتی تازە دائمە دێتە پێشەوە، ئینسان ئەبێت شتی تازە بخاتە جێگەشتی کۆن. ئەمە ئیتر قانونی ژیانە، ینی قانونی نەفیە، تۆ شتێک دێت کە باشترە ئەوی تر نەفی ئەەکەیتەوە. مەسەرەن تۆ تەماشاکە لە ئەوروپا لە سەدەکانی ناوەڕاستە مەسیحیەت ئەکسەریەت بوو لە کۆمەلگای ئەوروپیا، بەڵام لە سەرەتاوە مەسەرەن لە ڕێنسانسە ڕەخنە لەم دینەکرا کە زۆر تەداخل لە ژیانی ئینسانە ئەکات و زۆر وا ئەکات کە ئینسان بەرەو دواوە بگەڕێتەوە، هیچ پێش نەکەوێتوانە، زۆر ڕەخنەی لێگیرا لە سەرەتاوە مەسەرەن مەسیحیەت زۆر بەڕۆڕووی ئەم بیر و ڕایانە ئەبووە، ئەویست سەرکوتی کات، ئەویست ئەو چەنان مەسەن چەندین کەس کوژراوە، یعنی لە سێدارە دراوە لەبەرەوەی کە بیر و ڕای جیاوازی، بەڵام وردەوای لێ هاتووە کە پەسەند کراوە. ئەم عقلێتێکی سکۆلاریستی ئەلمانی هاتۆتە پێشەوە، مەسەرەن دەور و نەخشی مەسیحیەتی نەیەشتوە. ئێستا مەسیحیەت ئەقلیەتە، ئێستا مەسیحیەت لە چاو کۆمەلگا، لە چاو بیر و ڕایەکانی کۆمەلگا ئەقلیەتە، یعنی ئەمە تازەکە کە هاتووە نەفی ئەوەی پێشووی کردوێتەوە. ئەنجا شتێکی کە ئێستا مەسەرەن لە ئێرانە لەو ماوانی پێشووە هەنوو نابێت مەسەرەن ڕێگا لەوە بگیرێت کە نابێت کە کەس ڕەخنەی لەسەر ئەوە هەبێت کە حیجاب بکرێت، کەچی ئێستا مەسەرەن پزیشکیان خۆی ئەڵێ ئەبێ کۆمەلگا ئازاد بکرێت، بێ ژنان ئازاد بکرن، خوان ئەگەر باوەڕیان بە حیجابەیە بیکەن، ئەگەر باوەڕیان هەیە بانەی کرد. ئێستا وای لێ هاتۆ مەسەرەن کۆمەلگای ئێران ژنەکانیان بە تایبەتی وە گەنجەکانیان هەتا ئەتوانن قسەی ئازادانە بکەن لە بەرامبەر دین، لە بەرامبەر مەلاکان ناتوانن لە ئاخوندەکان ناتوان لەسەر جادە دەرکەونە. ئێستا من هاوڕێکی ئەوەم هەیە لە سەرکارەکەم کە سوکاری لە تارانن، پێم ئەڵێ لە بەرامبەر ماڵی باوکی و دایکە مزگەوتێکەکەی مزگەوتەکە کەس ڕووی تێناکە. ئێستا ینی ئەڵێ زۆر مشکلەیەک گەورە لە ئێرانە ئەوەیە کە ئێستا خەڵک گەنجەکان بە تایبەتی ڕوو لە مزگەوت ناکەن. مەسەرەن ئەمە مەسەرەن توانرا کە ئەم پیرۆزیە تێک بشکێنرێت، یعنی پیرۆز نییە، بە بڕای من بێجگە لە ئینسان هیچ شتێکی تر، هیچ بیر و باوەڕێکی تر پیرۆز نییە. کاتی بەرنامەکانمان کەم ماوە بابەتی تریشمان ماوە بۆیە گەر پرسیاری تر نەکەم خۆم قسەیەک مابێت و بە گرنگی بزان و با کورتی ئاماژەی پێ بدەن فەرموون. دوای قسەی من ئەوەیە کە ئێمە وەکو هەم وەکو ئینسانی کۆمونیست، وەکو ئینسانی ئازادی خواز، وەکو ئینسانێکی شۆڕژگەڕ ئەبێ دەور و نەخشێکی جددیمان هەبێ لەبەرەوە پێشبردننی کۆمەلگاکەمان لەوەی کە ئازادی بسەپێنین بەسەر کۆمەلگا، ئازادی بیر و ڕا بسەپێنین بەسەر کۆمەلگادا، و ئێمە نامانەوێت کە بەرامبەر بە خودی بیر و باوەڕەکان بڵێ بیر و باوەڕەکان لە مێشکی ئینسانەکانە دەربن، بەڵام ئەمانەیە ئەو بیر و باوەڕانەی هەر وەکو ئاین، وەکو هەر بیر و ڕایەکی تر نەبێتە هۆی ئەوەی کە ئازادی لە کەسانی تر بسەنێتەوە، کە ئەمە بێتە تاوان. بۆیە بە بڕای من ئێستا بە بڕای من لە جیاتی ئەوەی کە کەسانێکی ئیسلامی کە وتویانە ئەوانەی ئەو هونەرەیان پێشکەش کردو بدرێنە دادگا، بە بڕای من ئەبێ ئەوان بدرێنە دادگا، لەبەر ئەوەی ئەوان پێشێلی ئازادی کەسانی تریان کردووە. ئێمە ئەبێ وەکو وتم دەبێت دەوری جددیترمان هەبێت، ڕۆڵی جددیترمان هەبێت و بانگەوازی هەموو هێزە پێشکەوت و خواز و لایەنەکانەکەم کە باوەڕیان بە ئازادی بیر و ڕا هەیە، باوەڕیان بە ئەلمانیەت و سکۆلاریزم هەیە، زیاتر بێنە مەیدان لە بەرامبەر ئەم کۆنەپەرستیە کە وەکو ئەوەی کە لە ئێران یا لە سووریا کۆمەڵێک دەستکەوت بەدەستهاتوە، ئێمەش دەتوانین ئەو دەستکەوتانە بەدەست بێنین و بە زیاتریشەوە. سادەر عەبدوڵڵا حەما، زۆر سپاس لە بەرنامەکانی ئەم شەوەی پێشەنگ تیڤیدا ئامادەبوون.
زۆر سپاس بۆ ئێوەش. ئازیزان وچانێکی بچووک دەدەین و پاشان سەبارەت بەو پلانەی ترامپ داڕشتووە بۆ غەزە و خستوێتێ بەردەم مێزی ئیسرائیل و حەماسەوە قسە و باسێکی کورتمان ئەبێ لە بارێ و لاگەڵمان بمێننەوە. بینەرانی عزیز یەک تەوەری بەرنامەکانمان ماوە بەڵام جارێکی تر کێشە تەکنیکیەکان بێ ئەوەی بانگێشتیکەین بووە میوانی بەرنامەکەمان ئەگەر چەند خولەکێک مۆڵەتمان بدەن تاوەکو چارەسەری دەکەین و دێنەوە لاتەن هەڵبەت لە بەرنامە ڕاستەوخۆکاندا ئەکرێت ڕوبەڕووی کێشەی تەکنیکی ببینەوە بەڵام لە هەوڵی چارەسەرکردنی داین لەگەڵمان بێنەوە تاوەکو لە چارەسەریان ئەگەێنین و بەرنامەکەمان تەواو دەکەین. خۆشبەختانە کاراتر کێشە تەکنیکەکەمان چارەسەر بوو لەوەی کە تەوەقوعمان دەکرد. ئێستاش بەڕێز جەلال سەعیدمان لاگەڵدایە بۆ قسە و باسێک سەبارەت بە بەرنامەی ترامپ بۆ غەزە. جەلال سەعید ئێوارە باش و سپاس کا لەگەڵمانیت. ئێوارەی ئێوە باش و سپاس بۆ ئەو بەرنامەی کە منتان تێدا بەشدار کرد دووبارە سپاسان دەکەم. زۆر سپاس. سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ پرۆژێکی خستوەتە بەردەم ئیسرائیل و بەردەم حەماسەوە بۆ ئەوەی کە کۆتایی بە جەنگی غەزە بێت. هەڵبەت بڕێک وردەکاری و بابەتی زۆر لە خۆ دەگرێت لەو بەرنامەیەدا بەڵام کورتەکەی ئەوەیە کە غەزە لایەنێکی تر بەڕێوەی بەرێت حەماس چەکدا بنێت و یارمەتیەکان بگەنە غەزە بکرێتە ناوچەیەکی بێ سەربازگە بێ ئەوەی کە ینی میلیتاریزە بکرێت و هەتاوەکو دوایی وڵاتانی ئەوروپا و هەروەها ئیسرائیلیش وەڵامیان پێداوەتە و پێیان باشە و چاوەڕێی هەواڵی حەماسن بەر لەوەی بەرنامەکانی پێشەنگ تیڤی دەست پێ بکە لێرە و لەوێ هەواڵم بینی دڵنیانیم ڕاستیانە کە گوایە حەماس پێ دەچێت ڕەتی بکاتەوە ئەم پێشنیارە بەڵام قسەی ئێوە لەبارەوە لەسەر خودی پێشنیارەکەی ترامپ و هەروەها ئەوەی کە چی دەبێت قسەی ئێوە بیستی مەڵام بەر لەوە ئەگەر کامێراکەتان ڕێککەنەوە یەک تۆزی تر دایگرن بۆ خوارەوە بە پێچوانەوەی کە ئێستا کردن یەک تۆز بۆ یەک تۆزی تریش سپاس گوزارم بەڵێ قسەی ئێوە لەسەر پرۆگرامەی دۆناڵد ترامپێتی بۆ غەزە. دووبارە سپاس هاوڕێژان کە ئەو فرسەتدان بەیمەدا کە بتوانین لەسەر
بڵێ باسی ڕۆژ و باسی گەرمی ڕۆژاک ینی ئەم مۆزۆ بەڕاستی هەموو میدیاکان و هەموو دنیای داگیردووە کە مەسلەی بڵێ فەڵەستین و حەلکردنی قەزەی فەڵەستینە دیارە لە کاتێکدا ترامپ هاتووە سەرخەت و ئەم بەرنا ئەو بڵێ پێشنیارە 22 خاڵی داناوە کە دنیا لەسەر لێوان لە ناڕەزایەتیەکانە لە بەتاوێتی لە ئەوروپا و شیمالی ئەمریکا کە ڕۆژانە سەدان هەزار و بگرە تاکو ئەم دوو سێ هەفتەی ڕابردوو بە سەدان هەزار کەس لە وڵاتەکان هاتە سەرجادە لە دژی ئەم بڵێ جێنۆساید و ئەم بە کوشتنی کۆمەڵی مناڵانی غەزە و تێکچوونی باری هەموو خەڵکی فەڵەستین لە بەرامبەر ئەو هێرشانی کە ئیسرائیل سڕی کردوتەوە بۆ سەر کولی قتای غەزە و بە شاری غەزە بە تایبەتی کەتر 1 ملیۆن خەڵک لەو شارەدا دەژین و دەیەوێت چۆڵی کات و یان ئیتر خەڵکەکەی بە زۆر برسی کردو و لە ناویان بات ئەمە لە کاتێکدا ینی بێزگەلەوە هەر لە خودی ئەوی کە ساڵانە لە نیویۆرک ڕێکخراوی نەتەوەی گرتوەکان کە کۆ دەبێتەوە ئەمەش بۆ خۆی زەختێکی تر بوو کە زۆربەی وڵاتانی کە تا سەردانیان بە قەزەی فەڵەستین و وڵاتی فەڵەستین دانناوە تردانیان پیانە و هەرچی زیاترە خودی ئیسرائیل و ئەمریکاش کەتر حەلیفی ڕئیسی ئیسرائیلە وەک دەڵی ئەمریکای ترە لە منتیقا گۆشەگیر و تر منبوز دەبێتەوە لە ئاسی دەولی و قارەکانی بۆی هەتا لە کاتی قسەکردنی تەنیاهۆ تر زۆربەی کورسیەکانی ئەم کۆنفرانسی نێونەتەوەیە چۆڵ بوو ئەمانە هەمویان دەور دەبینێت کە بیرێک لە حەلێ بکەنەوە ئەسڵ لە فێڵە بکەنەوە لە شتێ بکەنەوە کە تر نەجاتیان بێت لەم ئەترازە سەرتاسەریان و ئەم قانون نێودوڵەتانی کە لە بەرامبەر خەڵکی فەڵەستین بۆ دیفاع لە فەڵەستین و دژی ئیسرائیل هاتوۆتە پێشەوە و هەروەها لەو کاتێشدا بڵێ شتێکتری شەیە کە ترامپ ئەوێ هەر وەکو کە هاتوۆتە سەر حکومەکەی دەوێ بەسەر هەموو ئەوەکاندا بازدا بڵێ قانون نێودوڵەتەکاندا هەتا بەناو لەسەر ئەمریکا بەسەر کۆنگرێزا بەسەر هەموو پرۆتۆکۆڵە دیبلۆماسی و بەناو دەوڵەتەکانی کە خۆیان دانا و خۆیان دەنگیان پێداوە بەسەردا بازدا بۆی ئەمەشی وەک دەستکەوتێک دەویست بۆ خۆی ئەم کارە بەدەست بێنێ کە هەتاکو دوێنێ باز لەسەر دەکات لەگەر کۆمەلگای دەوڵەتی نۆبڵی ئاشتی دەدەن بە من تر ئەمە شتێکی زۆر خراپ دەبێ ینی ئەو بەو نوعەت تعبیر لە خۆی دەکا بۆی ئەمەشی هەراوە هێنا نەک لە جدیەتی قەزەی فەڵەستین و قەزەی خەڵکی فەڵەستین لەوەی کە لە گێژاوێکدایە لە تەنگەتاوێکدایە لە وەختێکدا کە سیستەمەکەی سیستەمێکی تاگرەوانە و فاشیستی و دژی کولی کۆمەلگای بەشەریە هەتاکو بۆ پەنابەر هەتا بۆ کۆچبەر هەتاکو بۆ وڵاتە هەتا بۆ عیلاقاتی نێودەوڵەتی هەمووانەی بەسەراندا بازدا و تر هەر ڕۆژۆ هەر لەحزەیە قسێ دەکە ئەمەشی لە پەیوەند بەوەی بوو کە دەکرێت زیاتریش ئەم کۆبنەوەی وڵاتانی عەرەبی و ئیسلامیش لە پاڵ کۆبنەوەی نەتۆی یەکگرتوەکان ینی ئەمەش زەختێکی زۆریان لێ کردکەتر ئەبێ کارێ بکات دەنام عیلاقاتانی ئەوان لەگەڵ ئەو داستە پێشێوە وەکو ئەوەی کە پێشتر قەرایدا بوو ئاشی بێنتە منتیقا ینی هەموو ئەوانەی لەسەر کۆبەتەوە بۆیە لە ئەخێدا بڕیایدا کە لەگەڵ نەتەناهۆ کۆنگرێتی ڕۆژنامەنووسی بگرێت و ئەم 22 خاڵە باسکا کە تر دەوێت کۆتایی شەڕ بە غەزە بێنە بەڵام ئەمە کۆتایی نییە بە شەڕ بە غەزە چونکە و یەکەم شت دەوێت شتەکانی ئیسرائیل ئەوەی کە بنیامین دەڵێ دەستخۆشی لە ترامپ دەکا کە یەکەم شت ڕاهێنەکان و تر دانانی چەک لە حەماس و دوورخستنەوەیان و تەفروت و ناکردنیانە کەمە خودی ترامپی شەروانی بود بەڵامی ترەوە بەم شێوە دەستی پێکرد کە بەسامەوە ئیسرائیل سەرکەوتووە و ترامپ تر بەرنامەکەی بۆ بەرنامەکانی ئیسرائیلە کە لە یەکەم ڕۆژی
شەڕەکەیەوە لە ئۆکتۆبەری حوتەوە باسی دەکات کۆتایهێنان بە حەماس و چەکداماڵین لە منتیقا یعنی ئەمە قسەیەوە ترامپیش هەلو سۆنگەیە ویستی ئەمە دووبارە کاتەوە بەڵام خودی خۆی ئەم 22 خاڵە من پێمانێ بچێتە پێشێ و هەر خۆش دوتە کە حەماسیش پێچێ ڕەدی کاتەوە چونکە هیچ پەیوەندی بە ژیان گوزرانی خەڵکی فەڵەستینەوە یەکەم شت دەبێت ئەم حیسارە نەمێنێ ئەم یەکەم شت دەبێت شەڕ ڕابۆسی و دوم شت دەبێت حیسارە نەمێنێ ینی ئەم دوو شتە کە زەرورن بۆ خەڵکی فەڵەستین بۆیە سەرۆکی ئیسرائیل بەمە رازی نییە بە تایبەتی وەزیری مالیەکەی کەتر زۆر کابرایەکی ڕاستیست و دژ بە هەرچی مقاوماتی ئینسانی و بەشەری هەیە ئەمە ڕەت دەکاتەوە دەستخۆش ئەوەی کە باس کراوە نەتەنیاهو توێتی ئەبێ ئەمە بکرێت یان بە ئاسانی یان بە سەختی واتە ئامادە خۆیان جێبەجێ بکەن ئەگەر هاتوو حەماس ئەمەی قوبوڵ نەکرد وەک باس کرا ڕەنگە پەسەندی نەکات ئەم پێشنیارە ئەمە مانای چی ئەگەیانێت یعنی هەڕەشەکانی ئیسرائیل ئەوەی لەمەی ئێستا هەیە هێشتا فراوانتریش بەڵام ئەکرێت لێرە بەدواوە چی ڕووبات ئەگەر هاتوو ئەم بەرنامەیە جێبەجێ نەکرا خۆی قسەی ئەعلام و دنیای سۆشیال میدیا فەرقی هەیە بەڵام تەنیا خۆی زانێ ئەگەر ئەم شەڕە کۆتایی پێبێ یەکەم شت سەری ئەو دەبێتەوە یەکەم شت ئەو دەبێتە سزنەوە بۆیە هەتا بۆی بکرێ بە هەر شێوەیە بێ خۆی لەو ئاشتی و سڵحی کە هەر لایەنە دەیداەوە ترامپ ئەخیرێتی من پێم وایە خودی ترامپیش نەوعەنما قسەی لەسەر ئەوەیە کۆتایی بەم جەنگە بێ بەڵام بە خواستی ئیسرائیلیش بەڵام خودی تەنیا وەکو شخصی خۆی وەکو کەسێکی فاشیست و دەستپێشکەری هەموو ئەو جیناتانی کە کوشتار و کوشتاری کە لە غەزە دەکرێ ئەو مەسئولیەکەمێتی بۆیە لەوە سێ بەیانی لەلایەن خەڵکی ئیسرائیلەوە لەلایەن معارەزەی ئیسرائیلەوە تراپێکی دادگا بکرێ و لە شۆش دادگاژی تر بەرەو سزنی ڕاکێشێ بۆیە ئەو هەتا بۆی بکرێ ئەم کارە ناکات دەیەوێت درێژەی پێبدا دەیەوێت بەنەوەیەک وەخت بەکاربێنێ بۆی تر سیاستەکانی خۆی بە تایبەتی بە کۆچکردنی خەڵکی فەڵەستین لە منتیقەیە ئیتر ئەوە ئاواتێک کۆمەڵێکی ینی ئەوێ دەستکەوتێ بەدەستبێنێ بۆی لانیکەم لە بەرامبەر خەڵکی مەعارەزەی فەڵەستین و ئیسرائیل و دنیاش ئیتر بڵێەوە تا من ئەوەی کە ویستومە کردومەوە تا حەماس نەماوە تا غەزە دەنگی تیانە ماوە ینی قەزمەوەی ئەو بە دوای شخصەکانی خۆیەتی تاکو بە دوای حەلێکی جزری کە پێکەنانی دوو دەوڵەت یان دوو خەڵک بە جیران یەکتر و بە سەلامەتی بەخۆشی بژین قسەیەکەم نەماوە ئەگەر ئێوە قسەیەکتان مابێ لە پەیوەند بەم کەیسەوە یان مەسەلەی غەزە بە گشتی فەرمون بە کورتی وڵا قسەیەقیرمەوەی کەتر ئەبێ کۆمەلگای دەوڵەتی خەڵکانی ئازادی خواست خەڵکانێک کەتر دڵیان بۆ ئاشتی بۆ ئازادی بۆ پێکەوەژیان بۆوانە لێدا ئەبێ بەشدار بن ئەبێ ڕانەوەسن لەسەر ئەو خۆپشاندان و هاتنە سەرجادانە لەسەر ئەو پشتیوانانەی کە بۆ خەڵکی فەڵەستین دەکرێت ئەمەی تر کارێکە و چۆنەوە ڕاناوەسنێ بەش دەبێ ڕانەوەسین ڕێزەکانمان زیاتر کەین خۆپشاندانەکانمان لە هەزار بکەینە سەدان لە سەدا میکەینە ملیۆن ئەمانە بەمە جواب دەنەوە چونکە تاکە هێزێکە ئەمانە ڕادەگری ئەم یەکگرتوونەیە ئەوان ترسیان لە دەسەڵاتەکانە ترسیانەوە کە هەڵەبژێرێنەوە ترسیانەوەی کەتر بەیانی خەڵک تۆڵیان لێ بکاتەوە بۆ یەکتر ئەمانە تەسیری هەیە ئەوانە وەکو ئەوەیەکە وەکو سەنگەرێکە دەبێ قایم و قایمتری بکەین و بە هیوام وەیەتر لەمەدا هێزی زیاتی کۆمەلگای خەڵک نەتەوەی و خەڵک ببینن کە لەسەر جادان بەرامبەر بەو هێرش و وەحشەتەی کە لە فەڵەستین و ئیسرائیل ڕوودات. جەلال سەعید زۆر سپاس لە بەرنامەکانی ئەم شەوی پێشەنگ تیڤیدا ئامادە بوون. سپاس بۆ ئێوەش بۆ دەرفەتەی بۆمەتان ڕەخسان. سپاس. ئازیزان هەر لێرەشدا دێینە کۆتایی بەرنامەکانی ئەم هەفتەیەمان تا هەفتەی ئایندە کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و هەر شاد و سەرکەوتوو.